من سەرەتا دوعای خێر بۆ ئەم برایەمەکەم زۆر دلێرە خوا سەربەرزی دنیا و قیامەتی کا بەم دلێری خۆی میهرەبانیەکی جوانی پێشکەش کردووە نەموزەجێکە لە مێژووی ئیسلامیە نەموزەجی ئاوا جوانمان هەبووە چونکە من سەیرەکەم هەموو ئەم ڕێکارانەی ئیگرێتە بەر بۆ تەندروستی ئەوێ ژینگەیەکی پاک شوێنێکی ئارام کارەبایەکی تاقە شەمسی جوان ئەمانە هەمووی جێی دەستخۆشین لەسەر و ئەوەیەوە کە بە میهرەبانی توانیوێتی پشکە خەیرەکانی زۆر بێ لە ئیسلامە وەقف زۆر مهمە و گرنگێکی تایبەتی پێدراوە حتا یەک لەم ناوە جوانانەی کە ئەم میهرەبانی لێوە هاتووە لە ناو وەقفی ئیسلامیە هەندێک لە خەسەخانەکان کە کاتی خۆی دائەنرا کۆمەڵێک پەرستار هەبوون بەس ئیشیان ئەوە بوو بە نەخۆش بڵێن تۆ عیبە نییە زۆر باشی بە میهرەبانی دانێگادەی ئەم نەخۆشەمان چۆنە ئەوم نەخۆشە چابووە تۆ ئەم میهرەبانیە لە جوانیەکەی ڕەحمەت و وەدودیەکەی خواوە هاتووە جێی دەستخۆشیە لە دکتۆری بەڕێزمان خوا سەربەرزی کا بۆ هەموو کارەکانی و بۆ هەموو ئیشەکانی وە حەزارەتی ئیسلامیە خەسخانەی نووری هەتا 1970ەکان مابوو کە هی نورەدینی زەنکی بووە ئەمن وە خۆشم زۆر جێی دڵخۆشی و دەستخۆشی بوو کە پارێزگاری هەولێر ئاماژەیدا و ئومێدێکی چاکی پێداین و کردی بە پەیمانی شاءالله کە هەموو ڕێکارەکانی وەرگرتنی گەراجەکەی میهرەبانیش ئیشەڵا بچێتە سەر ڕیزی میهرەبانیەکانی تری ئەم خەسەخانەیە کە دوعای خێری بۆکەین خوای گەورە دکتۆر دلێر و ستافەکەی سەربەرزکا و ئیشاءالله پشکەکانیش ببێتە ئەو وەقفە جوانی کە لە ئیسلامە بابەتێکی زۆر گرنگە دکتۆر جوانی وەقفی گەڕاندەوە بۆ ناو ئەم کوردستانە و سوپاس بۆ ئێوەش دەستخۆشی لێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی